سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی و عەزیزانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆ دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ یەکشەممە 15 ڕەزبەر بەرابەر لەگەڵ 6 ئۆکتۆبر. باسی ئەم شەومان هەروە پێشتر ئاگادارمان کردوون لەسەر شەڕی ئیسرائیل و ئێران و ئاکامەکانیەتی. بە درێژایی ئەم ساڵانە پێشتر بە ئەمە باسکەین بۆچی ئەم کەشانە پەران سندووە بە درێژای ئەم ساڵانە و لەگەڵ هاتنە سەرکاری دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەنگاو بە هەنگاو ئەم دەسەڵاتە وڵاتی ئێرانی کردووە با وڵاتێکی شەڕ لێدرا. دووپاتبوونەوەی چەرخەی گرژی و ئاڵۆزی و ململانەی سنوور بەزاندن، تێرۆرکردن، بوردمان و موشک هاویشتن و کوشت و کوشتار لە کردەوەیاندا ئێرانی خستۆتە حاڵەتی شەڕەوە. ئەلبەت ڕەنگە فۆرمی ئەم شەڕە وەک شەڕە باوەکان یەکسان نەبێت، بەڵام بەداخەوە دەرەنجامە خراپەکانی لە هەموو شوێنێکدا دەبیندرێت. وڵاتێک کە دەکەوێتە دۆخێکی شەڕ لێدراوە بە مانای دەرجا لێدان لە بینچوونی سەرچاوەکانی وڵات و زاڵکردنی سیاسەتی کوردخایان و پراوێستخستنی سڵح و ئارامش و گەشەسەندنی ڕەفاه. لە ئاوا دۆخێکدا ئیتر ئەو وڵاتە شوێنێکی باش نابێت بۆمانەوە و ناساقامگیری دەبێتە نیشاندەری سەرەکی سیاسەت و ئابوووریەکەی. دانیشتوانی وڵاتێک کە شەڕ لێدراو دەبێت هەمیشە لە ناو دڵە ڕاوکێدا دەژیت، لە ماتەمینێکەوە بۆ ماتەمینێکی تر، لە تۆڵەسەندنەوەیەکەوە بۆ تۆڵەسەندنەوەیەکی تر دەڕوات و ڕووناکی و هیوا و ئومێد بۆ سبەینێکی باشتر لە ئاسۆی کۆمەڵگادا نابیندرێت و خەڵکی وڵاتە شەڕ لێدراوە خەمی سەرەکیان بژێوی ژیانی ڕۆژانە و قەیرانە بێکۆتاییەکانە و ئاواتەخوازی ئەوان دەبێت کە دۆخەکە بە بەراورد بە ڕابردوو خراپتر نەبێت. ئازان هەروەک ئاگادارن ڕۆژی سێشەممە دەی مانگی ڕەزبەر سپای پاسدارانی کۆماری ئیسلامی بە فەرمانی خودی عەلی خامنەیی بە بۆنەی تۆڵەسەندنەوە لە کوشتنی ئیسماعیل هەنیە ڕێبەری سیاسی حەماس و حەسەن نەسڕوڵڵا ڕێبەری حیزبوڵڵا بە ناوی وعدەی سادقی دوو بە زیاتر لە 180 موشک هێرشی کردە سەر شوێنە سەربازگەکانی ئیسرائیل و هەرەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئیسرائیلیش لە خۆ ئامادەکردندایە بۆ ئەوەی وەڵامی ئەو هێرشە بداتەوە. ئێمە بۆ زانیاری زیاتر و بۆچی ئێستا ئەم کەشانە پەران سندووەوە سناریۆ چاوەڕوان کراوەکان چین لە ئەگەری ئەم شەڕەدا داوامان لە بەڕێز هاوڕێ عادڵ ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا لە بەرنامەی ڕاستەخۆی ئەم شەوماندا بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێک بداتەوە. هاوڕێ عادڵ ئەم کاتت باش، زۆر سپاس و بەخێر بێت وەم بەرنامەیە. هەموو کاتت باش کاگە میری خۆشەویست، منی سڵاوم هەیە لە خزمەت ئێوە هاوکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها هەموو بینەرانی بەرنامەکە. زۆر سپاس، بەخێر بێت. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەر لێرە شەو بە بینەرانی ئازیز بڵێین ئێوەش دەتوانن لەسەر ئەم بابەتە بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دەیبینن دەتوانن ڕاوبۆچوونەکانتان بنێرن و ئەگەر پرسیارێکی شەبێت لە ڕێگەی واتساپەوە بینێرن بۆمان وەی مەش لەگەڵ میوانی ئازیزمان دەرخینە بەرباس و لێکۆڵینەوە. هاوڕێ عادڵ، من لە سەرەتادا باسم لە شەڕ کرد، ئەلبەت پێشم خۆشە لە زمانی ئێوە بیویستم بزانم ڕوانگەی ئێوە چۆنە. بۆچی ئێستا ئەم کەشانە کە باسم کرد لە سەرەتادا پەرەیان سندووە؟ لە ڕاستیە کێشە و ڕکەبەرکایەتێ لە نێوان دەوڵەتان و زلهێزان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکی نامۆ نییە، مەربوط بۆ سەردەمەی ئێستاش نییە. وەلا قۆناغە جۆرا و جۆرەکاندا شەڕ هەڵگیرسراوە لە نێوان دەوڵەتان. دەوڵەتی ئیسرائیل هێرشی کراوەتە سەر، هێرشی کردێتەوە سەر دەوڵەتانی تر و ئێستا ئەبێ لێکی بدەینەوە کێشەی ئەم جارە تایبەتمەندی لەگەڵ یا جیاوازیەکانی لەگەڵ تێکەڵچوونەکانی پێشوو چییە. بۆەوە پێویستە بزانی سەردەمەکەمان چ سەردەمێکە و یان لەو چەند ساڵی ڕابردووە چ ڕووداوگەلێک هاتوونێتە ئاراوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بوونی ئەو چەشنە لە گرژی و ئاڵۆزەی پێکهێناوە. ئەوەی کە دیارش بە هۆکاری زۆر ئەتوانی هەبێ بەرنامەکەی ئەوەش بەرتەس کە من پێم خۆشەوەی کە لای من زۆر گرنگە ئەوەی شارە پێ بکەم، ئەویش ئەوەیە کە لە ڕاستیە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕدراوە بۆ سەدەها بوو توانین بڵێ یان لەنیکەم دەیان ساڵ یا لانیکە بتوانین بڵێ لە یەکسەدەی ڕابردووە ئەو ئیتمینانە حاصل ببوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
جێگورکەی دەسەڵات تێیدا ئەکرێت بەڵام نە لە ڕێگەی جم و جۆڵ و کێشمەکێشی کۆمەڵایەتی ئەنی بزوتنەوە کۆمەڵایەتەکان سەر هەڵ بدەن و لەو سەرچاوشەوە دەسەڵاتی سیاسی بگۆڕێت دەوڵەت بێت دەوڵەت بڕوا پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتەکان گۆڕانکاریان بەسەرا بێت لەو بارەوە بە تەواوی متمانە بەدەست هاتبوو کە بافتی کۆمەڵایەتی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە لە قۆناغی مۆدەرنی دەوە دوا کەوتبوو ئەوەندە لاوازە و ئەوەندە کزە ناتوانێت بۆ خۆی سەرچاوەیەک بێ بۆەوەی کە دەسەڵات بگۆڕدرێت بەڵام بتوانم بڵێم 30 ساڵی ڕابردووە هەندێک گۆڕانکاری هاتە ئاراوە کە نیشانی دانا لەو ناوچەیەش ئەگەرچی درەنگتر لە بەشەکانی پێشکوتووی جیهان بۆ نمونە ڕۆژاوا بافتی کۆمەڵایەتی گۆڕا بزوتنەوە کۆمەڵایەتەکان سەریان هەڵداوە بوونە مەترسی بۆ سەردەسەڵات بەڵام ئێستاش بۆ درەنگیشەوە خەریکن گیان ئەگرن و خەریکن هێز ئەنوێنن و ئەوتوانن ئەوە ببێن ئەوانیش ببن بە سەرچاوەیەکی گۆڕانکاری شۆڕشەکانی ناسراو یا خێزەکانی ناسراو بە بەهاری عەرەبی لە هەندێک وڵات ئەوەی سەلمان کە لێکدانەوەی زۆر لایەن و زۆربەی ئێمەمانەندیش کە بزوتنەوەی کۆمەڵایەتی بە تەواوی خاپور و خامۆشە لە وڵاتانە ڕاست نەبوو هەر کەس هەیە لە بەراورد لەگەڵ بەشێکی زۆری جیهان بەڵام دیارە ئەتوانێت سەر هەڵ بدا و ئەتوانێت گۆڕانکاری بەدەست بەوجود بێنێت تاو شوێنەی بۆ نمونە بە ئێران ئەگەڕێتەوە چەند ئاخێزی جەماوەری لە چەند ساڵی ڕابردوودا سەریان هەڵدا کە ئەوێش ئەو وەهمەی تێکدا کە لەوێ گۆڕانکاری دەسەڵات تەنها بە کودەتا یانەوەی کە زلهێزان خۆتێوەدان بکەن بەوەی ئەگۆڕێ گۆیا بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەوەندە لاوازن چاوەڕوان ناکرێت ئەوان ببنە هۆکارێ بۆ گۆڕانکاری پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی دەسەڵات ئەمە کە هاتە ئاراوە زلهێزانی جیهانیش پرۆژەکانیان جارێکی تر پێداچوونەوەیان بەسەرا کرد و ئەوەیان لە معادڵاتی خۆیان ناگونجات ئەو ئیدعا ناکەم کە ئێستا زلهێزان و دەوڵەتان زۆر ترساون لە بزوتنەوە کۆمەڵایەتەکان و هەتەنا ئەو عاملە ئەبینن نا بەڵام لە پاڵ مەجموعەی لە عەوامل و هۆکاری گۆڕانکاری دەسەڵات چاوێکیشان لە بزوتنەوە کۆمەڵایەتەکان هەیە بەتابەت لە وڵاتێکی وەکو ئێران لە معادلەکانی خۆیان لە معادڵاتی خۆیانە ئەوەیان گونجادووە دا ئەوەش پاڵ ئەوەی کە زلهێزان و دەوڵەتەکان پرۆژەیەکیان بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی نەزمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەستوری کارایە بۆ ماوەی 20 ساڵ زیاتری 60 ساڵیشە ئەو پرۆژە لەبەردەستایە بە هۆکاری جۆرا و جۆر خۆناغ بە خۆناغ چۆتە پێشەوە عەقەبنشینی پێکراوە سەبری لەسەر کراوە و دیسانەوە کاری بۆ کراوە بۆ ئێستاوە سەری زۆرتر جددی بۆتەوە بۆ هۆکارەکە لە ئاسی جیهانە زلهێزانی تر پەیدا بوو زۆرتر لە ساڵەکانی 90 میلادی بۆ نمونە رووسیا داوای سامخوازی خۆیەکە چین بە شێوەی خۆی باڵی بڵاو کردوتەوە بەسەر هەموو جیهاندا و ئێستا ئامریکا وەکو لایەنێکی تری ئەم ڕکەبەرکایەتە پێخۆش نییە ئەوەندە سەبرکە لە تاسیرگوزاری خۆی لەو ناوچە کە دواتر نەتوانێت زلهێزانی تر وەلا بخە ئێستا ئەو مۆقعەیە کە نەیاڵە بزوتنەوە کۆمەڵایەتەکان لەوە زیاتر ڕشت بکەن زلهێزانی ڕەقیب لەوە زیاتر هێز نەبن ئێستا ئەو هەلە ڕەقساوە بۆەوەی کە ئەو پرۆژە بەرێتە پێشەوە دەی لەگەڵ ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە یا ئەو بافتە کۆمەڵایەتی گۆڕانکاری بەسەرهاتوێت دەوڵەتانی ناوچەکەش زۆر زەعیف بوون ئەنی ئەگە سەردەمی خۆی زۆرترین ئیمکاناتیان بۆ ڕەخابەت لە بینی یەکا لە دەرەوەی سنوورەکان بەکارەهێنرا ئێستا بێ چاوێکیشان لە ناوخۆ بێکە ئەو گرژی ئاڵوزیە ناو کۆمەلگاکەی خۆشیان نەبێتە بەڵایەک بۆ گیانی وەکو لیبی وەکو سووری وەکو سووریا وەکو تونس وەکو مسر جا لەو نەزەرەشەوە مەشروعیەتیان کە لە دەستاوە زلهێزێکی وەکو ئامریکا یان رووسیەش ئەگە نمونەی سووریا لە بەرچاو بگرین ئیتر بە تەواوی ئەو دەوڵەتانە ناتەوان ئەبینێ و سەرنج ناداتەوەی کە چ ڕوانگەیەکیانەیە بەڵکو پرۆژەکانی خۆیان بۆ شێوەی کە پێیان خۆشە بەسەریان نائەسەپێنن بۆیە سێ ئالتەرناتیڤ لە بەردەم ئەم دەوڵەتانە ئێستا هەیە یا تەسلیم بن یان ئەوەی کە سەرڕۆیی بکەن مقاومەت بکەن یاوەی کە لە ناو بچن
جاوە تەسمیەکە ئێستا و تەس بڕیاریاندا و توانین زۆرچی لە سریان قسە بکەین زان کام دەوڵەت چ بڕیارێکی داوە لەوبارەوە. شارت لە خاڵێکی زۆر گرنگ کرد هاوڕێ عادڵ، منیش هەر دەمەویست ئێستاوە پرسم باس لە دەوڵەتانی ناوچەکە کردووە ئەو دەسەڵاتیان کە مەشروعەتیان نەماوە ئەم بزوتنەوانەی کە لە ناوخۆوە بەرەوکی پێگرتوونوە دەخاڵەتی دەوڵەتە زلهێزەکان. ئێستا دەوڵەتانی ناوچەکە بە کۆماری ئیسلامی شەوە کە بیگری کەوتۆتە ئەو سێڕێگای کە خۆتان ئاماژتان پێداوە، یا دەبێت بڵین ئەو ئالتەرناتیڤانی کە خۆتان باسان کرد، یا دەبێت تەسلیم بێت یا بڵین سەرڕۆیی بکەن و سەرپێچی بکەن، یا ئەوەی کە لە ناو بچن. ئەوە معنای پەیدا دەکات چۆنە، ینی ئەگەرمانەوێ بەکردەوە ئەمەمان پێ بڵێ بە شێوەیەکە و بۆ کۆماری ئیسلامی کە ئێستا لەو قۆناغدایە چ معنایەکی هەیە؟ ئێوە چاو لێ بکەن لە ئەتوانی بڵین 60 ساڵی ڕابردووە زۆربەی ئەم دەوڵەتانی کە لە وڵاتانی بە تایبەت عەرەبی هاتوون لە سەرکار خۆیان وەکو نەجات دەهەندەی ملەتی وڵاتەکەی خۆیان نیشانداوە لە دەستی ئێستعمار و ئیمپریالیزم و ئەوانە وە خۆیان وەکو بزوتنەوەی ڕزگاری خواز یا سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خواز ناساندووە و لەو نەزەرەوە حەقانیەتی خۆیان وەکو حەقانیەتێکی بێ ئەملا و ئەولا نیشانداوە و ئەوایان سەلماندووە کە گۆیا پشتیوانی جەماوەریشیان لە پشتە. ئێستا کە ڕوون بووەتەوە ئەوە نییە و مەشروعەتی ناوخۆییان نییە، زلهێزان بەباشی ئەو خاڵە وەبیر دێنەوە هەموو کاتێکە لەگەڵ ئەمانە واردی مامەڵەکردنە بن کە بەپێ پشتیوانی ئەو زلهێزانە ئێوە هیچی. ئەنی بۆ نمونە ئامریکا ئەمانە تاقیرەکە دەوڵەتانی هاوپەیمانی خۆی ئەڵێ کاگەر پشتیوانی من نەبێ، پشتیوانی ئەمنی و سەربازی من نەبێ، خۆیەوە مەشروعیەتان لە وڵاتەکانی خۆتان نییە. ئەوەی کە ئەتان و دێوە بزوتنەوەی ڕزگاری بەخشی نەتەوەین و ئەوانە ئەوە بۆ ئاخێزانەی کە لە بەهاری عەرەبی و ناڕزایەتەکانی دواتر سەری هەڵدا ئەوە بۆتە وەکو بڵقی تەقی وەجا. ئەگەر تەسلیمی ئەو نەزمە نوێیە ئەو خواستانی کە ئێستا لە ئاستی جیهانە زلهێزان بەرەوەیە بن و لەوانە ئەمریکا نەبن، خۆ بۆ پشتیوانیانە وەربگیرێتەوە ئەوە هیچ پایە و کۆڵەکەیەکی تر نییە لەسەری بوەستن و ئەمە کارێکی کردووە کە لەگەڵ تاخیرکردنی بۆ بێڕێزیکردن بەم دەوڵەتانە هەر ئاوانسێکی شامپیان خۆش بێ بەسەریان ئاسەپێنن. دەورەیەک بوو تەحلیلەکانە یانودنە ئەم دەوڵەتانە هەندێک سەربەخۆیان بەدەست لێناوە زلهێزان بە ئاسانی ناتوانن پرۆژەکانی خۆیان داسەپێنن، بەڵام لە ڕاستەکەی وەیەوە وانە. ئێستا هیچ دەوڵەتێکی ئەو ناوچەیە نییە بتوانێت سەرڕۆیی بکات لە بەرابەر ئامریکا یان لە بەرابەر سەرنوشتی خۆی بە ڕووسیا و بەست بێ بەرعلێ رووسیا. بۆ نمونە دەوڵەتی بەشار ئەسەد لە خەو نیشان ناتوانێت ئێستا بڕوا دەوڵەتی رووسیا نادیدە بگرێت، چونکە نەبزی بۆ بەستراوە پشتیوانیەکانی ڕابگرێ ئەو دەوڵەتە لەوانەیە ساڵێکیش دەوام نێنێ. ئەمە کارێکی کردووە کە ئێستا زلهێزان زۆر بە تایبەت ئامریکا کە ئێستا مەبەستمانە لەوێ ئەبەرقودرێتی یەکەمە هەلەکەی بە باش ئەزانێ بۆی کە پرۆژەکانی خۆی بۆ داڕشتنەوەی دیمەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بباتە پێشەوە. ئەزانێ ڕاستەخۆ نابێ واردی شەڕێ بۆ خۆی، چونکە یەک پێویست نییە دوو ئەو شەڕانەش نەتیجە بەخش نین. شەڕی عێراق و شەڕی ئەفغانستانی کردوتە تەجروبە، ئەزانێ ئەوە نەتیجە بەخش نییە و لازمیش نییە چونکە دەوڵەتەکان ئەتوانێت تەسلیم بن. لە ئیسرائیل تا ئەو شوێنەی پێخۆش بێ ئێستفاداکەوە ئیسرائیلیش دیارە و پرۆژە بۆ شێوە کە لە بەرژەوەندی خۆیایە ئەچێ ئەباتە بەرەوە. تکنۆلۆژی شەڕژ ئەوەندە گەشەی سندووە خۆتان نەبینن تر لە 12 متی لەژێ ئەرزابی نازانیا چەند متی لەژێ ئەرزی شابی ئەمنیەت نییە بەدەست تکنۆلۆژی تازەی شەڕەوە کە ئیسرائیل بۆ نمونە لە ئەمریکای وەرگتۆ لە اختیاریەتی. بۆ نمونە ئێمە دەوڵەتایەکی زەبوون لەو ناوچە ئەبینین کە هیچ نوع ئیرادەیەکیان بەدەستی خۆیان نییە، لە ناوخۆ بەشوعیەتیان نییە، لە دەرەوە هەر کاتێ دەوزلهێزان یارمەتیەکان وەربگرن کۆڵەکەی دەسەڵاتیان ئەڕوخێ. ئەمێنێتەوە سەر کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی یەکی ئەتوانین بڵێ تەنها دەوڵەتێکە کە ڕێگای تەسلیمبوونی تا ئێستا بە تەواوی هەڵ نەبژاردووە. ئەوی لەبەر ئازابوونی نییە بڕاستی، یعنی ئەو سێ بەدیلێک کە ناومان لێ بردن ملکەچبوون لە ناوچوون و یا مقاومەتکردن، کۆماری ئیسلامی شتێکی بینابینی هەڵبژاردووە لەبەر ئەوەی کە ئەوەندە هاشوهوشی ئیدئۆلۆژیکی بەخۆوە کردووە کە فەلەستین ڕزگارەکە کە شۆڕشی ئیسلامی سادرەکە بۆ وڵاتانی تر و هەموو ئەوانە و ئەوەندە
وەحمێکی لەسەر دەسەڵاتی خۆی دروست کردووە هەر نوع پاشەکشێکردن و تەسلیمکردنی تەسلیمبوونێکی بە قیمەتی دەسەڵاتەکەی لەوانەیە تەواو بێ ئەنی بۆ خۆی لە معمایەکە گیری کردووە کە ئەزانێت تەنها ڕێگەی بۆمانەوە هەر تەسلیم بوونە بەڵام هاوکاتی ئەزانێ و تەسلیم بوونە بێ بە شێوەیەک بێ کە نەبێتە باعیسی ئەوەی کە بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ناخۆی ئێران بیرروخێنن بە تایبەت شێواز و ڕادەی و چەند و چۆنی بزوتنەوەکانی دژی حاکمێت لە ئێران زۆر لە ئاستێکی لە ناوەرۆکەن و بەربڵاوبوونەکەشی لە وڵاتانی تۆ زۆرترە ئەنی وەکو تونس و لیبی و سووریەوەوانە نییە کە بزوتنەوەی ئیسلامی کۆنەپەرێز یا هاوشان لەگەڵ بزوتنەوەیەکی پێشکەوت و خوازیش دەسەڵاتەکە بخاتە ژێر خەتەر لێرە بزوتنەوەی زۆر پێشکەوتون کە کۆماری ئیسلامی خەنە ژێر خەتەر ینی هەلێکیان بۆ هەڵکەوێ کۆماری ئیسلامی ناتوانێت خۆی لە بەرابەریاندا ڕابگرێت بۆیە ئێستا کۆماری ئیسلامی بۆ واقعیەتە گەیشتووە کە ئەبێ ڕێگای تەسلیم ملکەچی هەڵبژێرێ بەڵام ئەوێت تا ئەو شوێنە هێزی پێشکێ لە بدەوبستانێکە گرێبەستێ بەدەست بێنێکە مسۆگەر بێت کە مەترسی دەرەکی بۆ هەمیشە لەسەری ئەڕەوێتەوە ئەنی هیچ مەترسێکی دەرەکی بۆ تەسلیم بوونە ناکەوێتە سەری بۆ ئەوەی کە هەموو هێزەکەی بخاتە سەر کۆنتترۆلکردنی هەلومەرجی ناوخۆ وڵاتانی تریش ئەوەیان ئەوێ بەڵام چونکە لەوێ بزوتنەوە کۆمەڵایەتەکان بە بەراورد لەگەڵ ئێران لاوازترە لەوانەیە ئەو گرنگی کەمتری بە بۆ وڵاتانی تر بۆ ئێرانەوە حیاتیە ئێرانەوێ ئەوێ ئەو گەرانتی پێ بدرێ کە ئەگەر بێت و تەسلیمی ئەو وەزیەتە بێت ئەبێتر هەموو هێزەکەی بە ئازاد بێ بۆەوەی کە ناکۆکیە ناخۆیەکان کۆنتترۆل بکە دێ ئەو گەرانتیش دەوڵەتانی زلهێز و دەوڵەتی ئامریکا نایەوێ بۆ ئاسانیە پێی بدا ئەوێ زەلیل کوژی بکە لە پێشە هەموو شتێکی لێ وەربگرێت زەبوونی بکە جا ئەو کاتە ئەگە قرارە گەرانتیەکیش بدا و گەرانتی پێ بدا و ئیسرائیلیش بەوە قانانیە ئیسرائیل هاوپەیمانی ئەسلی ئەمریکایە ئەوێ کاتێک ئەو گەرانتیە و ئەو زەمانەتە بە کۆماری ئیسلامی بدرێ کە باڵەکانی هیچی پێوە نەمابێ هیچ زەرفیەتی سەرڕۆکردنی پێوە نەمابێ نەتەنها پرۆژەی ئەتۆمیەکەی تەواو خاپور بووبێ حتا موشکیشی نەبێ کە 1000 کیلومتر بتوانێت بیاوێ بۆمدا بۆ لای خۆیان جا لەو نەزەرەوە ئێستا ئەو کشمەکێشە بڕێوەیە کۆماری ئیسلامی ئەوێ ئاوانسی وەربگرێ زەمانەتی وەربگرێ و ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێ ئەو گەرانتیە و ئەو زەمانەتە ئەوەندە وەدرەنگ بخەن کە بە تەواوی کۆماری ئیسلامی لاواز بکەن دا ئەوەش کۆماری ئیسلامی زاڵەترە کردووە کە لاوازیەکی ئاوا بە معنای ئەوەیە کە لەناو خۆش ناتوانێت خۆی ڕابگری لە بەرابەر ناڕزایەتی ناوخۆیەکانە بەو دەرەجە لە لاواز بوو ناتوانێت خۆی ڕابگری ئەگە ئەبوو شێوە تاقیر بکرێ زەبوون بکرێ ئەخر بۆ دەتوانێت ئەبوو شێوەش مڵهوڕی بکە لە بەرامبەر خەڵکەکەی خۆیان کە نەیشتوانی لە بەرابەر خەڵکەکەی خۆیان مڵهوڕی بکە ینی لە ناوچوونی مسەوگەرە لەو مەعەما ئێستا گیری کردووە کۆماری ئیسلامی و نازانێ بەڕاستی چ ڕێگەیەکی هەڵبژێرێ باش هاوڕێ عەدڵ دیارەمانە بڵین سناریۆیەکی چاوەڕوان کراون بڵین ئەم سناریۆ چاوەڕکراوان ئەین کە مەسەلەن بڵین لە شەڕی ئیسرائیل و حکوومەتی ئیسلامی دابێت کامانن ینی بڵین ئەگەر لە ئەگەری گورزێکی سەربازی بۆ سەر ئێران کام سناریۆ چاوەڕوان دەکرێت پێتان وایە کامان بڵێ محتەمەلترە با ئەو ئەگەرانە لێک بدەم یەکەمی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئەم پرۆژەی تەسلیمبوونەی ئەباتە بەرەوە و لە چاوی کۆمەلگا و خەڵکەکەی خۆشیان لاواز و زەبوون و تاقیکراو دێتە دەرەوە لەو کاتە چی احتمالێکە یەکی ئەوەیە کە کۆمەڵانی خەڵکی ئەو هەلا قۆزنەوە و ڕاپەڕن لە ئێران ئەگەرێکی تر ئەوەیە کە لە پرۆسەی لاوازکردنی کۆماری ئیسلامی ئیسرائیل هێرشەکاتە سەری و ئەو هێرش ئەگەر چی سنوورداریش بێت کۆماری ئیسلامی ناتوانێت بەرەنگارێکی لە خۆ بکە جوابێکی شایان ناتوانێت بداتەوە ئەوەش بەنەوەی خۆی هەر تاقیکردنەکەی بدواوەیە و کۆماری ئیسلامی هەر چۆن بێ وەکو دەسەڵاتێکی زەبوون کە هەر بەهاشهوشەوە ناسراوە لەو کێشمەکەشە دێتە دەرەوە لە هەر حاڵەتە بە بڕوای من گەورەترین مەترسی لەسەر کۆماری ئیسلامی بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ناخۆوە چونکە ئێستا بڕیارێکی نێونەتەوەی بۆ لە ناوبردنی کۆماری ئیسلامی نییە بەڵکو لاوازکردنیەتی دێ لاوازکردنیشی معناکەی ئەوەیە لە ناوخۆ مەترسی ئەکەوێتە سەری و لە حاڵەتێکی ئاواچە بە گورزێکی لێ بدرێ گورزێکی سەربازی و بە تەواوی زۆر تاقیر بکرێت چەوەی کە لە پرۆسەیەکی درێژماوەتردا پەروباڵی لێ بکرێتەوە هیچی پێوە نەمێنێ بۆ نمونە پرۆژەی ئەتۆمی و پرۆژەی موشکیەکانی هەموو لێ بستنەوە و نەهێڵن
ئێتر لەوانە ئیسفادە بکات. بە باوەڕی من ئێستا ئەوەی کە بزوتنەوەی ژینان ناسراوە وەکو ئاگرێکی ژێر خۆڵەمێش ماوەتەوە ئەوە بڵێسە ئەستێنێ ئەوە بڵێسە ئەستێنێ و بەڵام دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی وەهانیە 24 ساعات بڕوخێ دەسەڵاتێکە 45 ساڵە خۆی ڕاگرتووە هێشتا لایەهای زۆری کۆمەلگا لەژێر دەستایەتی دەمودەستگای ئەمنیەتی هەر هەیە بۆیە یەکسەر کۆمەلگاکە بەسەر یەکە ناڕوخیا دەسەڵاتەکەی وەکو ماڵێکی کارتۆنی لە چاو نوانێکدا بەسەر یەکە ناڕوخێت بەڵام پێتاوە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی لە کوردماوەدا نییە نەخێ من پێم وانیە لە کوردماوەدا ئەگەری ڕوخانی هەبێ بەڵام پرۆسەکەی دەست پێەکە پێم وایە کۆماری ئیسلامی لە پرۆسەیەکە ئەڕوخیانی قۆنا بە قۆنا ئەو پرۆسی لاوازبوونە لە دەرەوە بخۆوە ئەبینە لە قۆناغی یەکەمە ئەمە دەستی پێکردو ئێستا بە تۆر واقعی تازە گەڕانەوەی بۆی نییە ئەو کەمەربەنی دفاعی بۆ خۆی دروستی کردو فەشەڵی هێناوە هەرسی هێناوە حزبڵا و حوسیەکان و نازانم هەشتی شعبی ئەوانەیە هیچ دیواری پارێزگاری لەو نین و ئێستا تر مەترسەکە لەسەر سنوورەکانی هەموو پرۆژەکانی شکستی هێناوە پرۆژەی موشکی و هەستەیشی لێ ئەستێنرێتەوە ئەوە بۆ پرۆسەکە ئێستا کەوتۆتە سەراولێژی گڵۆڵێک کەوتۆتە سەراولێژی پێم وایە لە ناوخۆ بزوتنەوەی ژینا ئێستا ئەتوانێت ڕقم لێبدا یەکەمین مەترسیە جدیەکان لەسەر دەسەڵاتی دا ئەوەش کە دەستی پێک من نازانم کێ ڕووە دازانم لە کورتماوەدان یا قسەی سبێن و دووسبێ و چەند مانگی ڕابردوو ناکەین بەڵکو پێم وایە توولانی ترە بێ ئەوە کە دەستی پێکرد کۆماری ئیسلامیش تەجروبەی وەرگرتووە ئەزانێ ئەبێ هێزەکەی خۆی متەمەرکز بکاتە سەر و شوێنانی کە بۆ دەسەڵاتی گرنگن ناوەندەکانی بەرهەمهێنان شانە سەنعەتیەکان بەندەرەکان ئەوانە بپارێزێ ئەزانێ ئەوە گرنگن بۆ دەسەڵاتی و معنای ئەوەیە لە قەڵەمڕەوی جۆغرافیای پانوبەرینی ئێران هەندێک ناوچە هەن بەناچار لەگەر بەتایبەت لەوێ ئاخێزی جەماوەریش سەر هەڵبدا ئەوانە بەجێ بێڵێ بۆ ئەوەی کە بتوانێت لە ناوچە زۆرتر ئستراتیژیەکان پارێزگاری بکات بەڵام ئەوەش کاتیە و دوای ئەوەی کە کاتەکەی تێپەر بوو بە تاکیدەوە ناشتوانێ ئەو شوێنانە بپارێزێ و گڵۆڵەکە کە کۆتۆتە سەراولێژی لە پرۆسەیەکە نازانم چەند ساڵی تر ئەو دەسەڵاتە هەرسێنێ بەڵێ هەوڕادڵ ئەلبەت ئەمە باسمان لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی کرد مەبەستم لەوە نەبوو کە بڵین بەدەستی زلهێزەکان بێت چون ئەمە هیچ کەس ئەمەی پێخۆشەوە ئەمە خۆش باوەڕیانە دەبێت لا چێت چون ئەزمون نیشانی داوە دەوڵەتە زلهێزەکان تایبەتە نەگە ئەمریکا لە هەر وڵاتێک دەستێوەردانی بووە جگە لە بەرژەوەندی خۆی هیچی تری بۆ مهم نەبووە ئەو وڵاتەشی زیاتر بەرەو قەیران بردووە بەڵام ئێوە باستان کرد کە شار لە کوردماوەدانە بێت لێرە پرسیارێکەیە بڵێن ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی چەپ و دموکراتیت لە ئێراندا ئێستا هەبوونی نییە ئەگەر ئاکامیە وەزەتی کە ئێستا باسمان کرد ببێتە هۆی ڕوخانی کۆماری ئیسلامی وەزعەکە چۆن دەبێت بەبێمە با چەش لە یەک جیا بکەینەوە یەکی ئەوەی کە ئێمە چیمانەوێت یەکێک ئەوەی کە بەر خلافی میلی ئێمە چ ئەتوانێت ڕوو بدا چونکە ئێمە تەبیعەتەن نابێت کەسانی بین تەنها لە ڕوویەوەی کە خۆمان چیمانەوێت پلانەکان داڕێژی ئەوەی کە ئێمە ئەمانەوێت تەبیعەتەنەوەیە کە ئەم مناقشەی نێوان زلهێزان وەکو خۆشتان وتان نەبێتە باعثەوەی دەسەڵات جێگۆڕکێ پێ بکرێت بەڵام ئەوەژێکی لە ئەگەرەکانە بێ پرسیار خۆمان بکەین ئەگەر بەرخلاف میلی ئێمەش هەلومەرجێکی وا هاتە بەرەوە کە لە کێشمەکش و ڕکەبرکایەتی نێوان دەوڵەتەکان کۆماری ئیسلامی ڕووخا هێزی چەپ و ئازادی خوا دەبێت چی بکە ئەو پرۆژەیەکە ئەبێ ئێمە وەڵامی بدەینەوە ئەگەری تیکێتریش ئەوەیە کە ئەگەر لە ئەسەری ئەم ڕکەبرکایەتەوە هاوکات و هاوشان لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ناوخۆی وڵات کۆماری ئیسلامی دەسەڵاتی لاواز بوو و سەرنجام ڕووخا ئەو کاتە ئەبێ چی بکەین لەوێش ئەبێ پرۆژەمان بۆی هەبێت لەوێش ئەبێ ئامادەگیمان بۆ هەبێت ئەوەی دووهەمیان خواستی ئێمەیە ئەوەی یەکەمیان خواستی ئێمە نیە بەڵام ئەگەرێکو محتەمەلە ئەگەر چی من احتیمالەکەشی زۆر لاواسە بین بە باوەڕی من لە هەردوو حاڵەتە پرۆژەی هێزی ئازادی خواز و هێزی چەپ ئەبێ ئەوە بێ ئەوەندە بەهێز بێ کە بۆشایی دەسەڵات پڕ بکاتەوە چونکە ئەوانە بەرئەساسی
نەخشەی کاتی ئێمە ناچنە بەرەوە لەسەر ئێمە ناوەستن معنای ئەوەیە ئێمە ئەبێ ئەوەندە بەهێز بین کە ڕوویاندا ئێمە واردی ئەوە بین کە یارمەتی دەربین ئەوەی کە ئێمە پێمان باشە ئەو هێزی ئێمان پێمان وایە ئەبێ دەسەڵات بگرێتە دەرەوە ئەو بۆشایە پڕ بکاتەوە. بە باوەڕی من ئێستا هێزی چەپ و ئازادی خواز و پێشکەوت و خواز نە لە ئاستی ئێران و نە لە ئاستی کوردستان ئەوەندە بەهێز نییە کە بتوانێت بۆشایی دەسەڵات دوای کۆماری ئیسلامی پڕ بکاتەوە. بۆیە من ڕاستەکەی هەم تەحلیلەن پێم وانێ دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە کورتماوەدا ئەڕوخێ لێشم بپرسی خوازیاری ئەوەش نیم کۆماری ئیسلامی لە کورتماوەدا بڕوخێ لەوانەیە زۆر عەجیب بە نەزەر بگا بەڵام بە دلیلی ئەوەی کە ئێستا ئەو هێزی چەپ و پێشکەوت و خوازە ئامادەگی نییە خۆی ئامادە نەکردووە ڕوخانی کۆماری ئیسلامی بۆشایە گێڵێتەوە بۆ ئێمە پڕ ناکرێتەوە لەوانەیە لەو کاتا خەڵکی تر پڕی بکاتەوە. دێ ئەگەر وایە خۆ ئامادە سازی چییە؟ یەکێکی بە باوەڕی من ئەوەیە ئەو بزوتنەوەی ژینا بە سەتحێکی سەرەوەتر لە بلوغ بگات و پەیوەندیەکی ئەمێق لە دوو سەتها بەدیبێنی یەک لەگەڵ بزوتنەوە کلاسیکەکان ئەو بزوتنەوەی ژینا پەیوەندیەکی استراتیژیک ببەستێ بزوتنەوەی ژنان بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی خوێندکاری ئەو بزوتنەوانە لەگەڵ بزوتنەوەیەکی سەرجەمگیر یا جەماوەری ژینا ئەبێ بە نەوعێک هاوپەیمانیەکی استراتیژیکیان هەبێ نازانم چەند و چۆنیەکی چۆنە بەڵام ئەزانین ئێستا ئەوەمان نییە و ئەوە بێ شکل بگرێەوە قۆناغێکی گرنگە بۆ خۆ ئامادەسازی. لایەنێکی تری قەزیەکە هێزی ئۆپۆزیسیۆنی چەپ و پێشکەوت و خوازە کە ئەوانیش ئەبێ پەیوەندیەکی استراتیژیک و سازمانی و سیاسی یان لەگەڵ بزوتنەوەی ژینا هەبێ و لەگەڵ بزوتنەوە دیارە کلاسیکەکانش ئێستاش ئەو بزوتنەوە ئەو پەیوەندیە پەیوەندیەکی یا هەرمیە یا ئەوەندە لاوازە ناتوانانی ئومێدی پێ ببەخشی. ئەو دوو بوارە بە نەزەری من زۆر سەرنوێشت سازن بۆ ئەوەی کە بڵێن ئێستا ئێمە ئامادەی کە بۆشایی دەسەڵات دوای کۆماری ئیسلامی پڕ بکەینەوە. ئەبێ هۆڵی ئێستای هێزی چەپ و ئازادی خواز بۆ نمونە حزبێکی سیاسی وەکو کۆمەڵە ئەبێ ئەوە بێ لەو دوو بوارەدا ئەو پەیوەندی و گرێبەستیە استراتیژیکانە ببەسترێن یەکەم لە بینی بزوتنەوەی ژینا و بزوتنەوە کلاسیکەکان دووهەم لە بینی حزبی سیاسی چەپ و پێشکەوت و خواز کە ئێستا لە ئۆپۆزیسیۆنان لەگەڵ بزوتنەوەی ژینا و بزوتنەوەکانی تر ئەوە بەڕاستی چۆن ئەچێتە بەرەوە زەوایای زۆری هەیە لە بەرنامەکە فرسەت نییە بەڵام ئەوە بکرێت بۆ کوردستان بۆ نمونە بابیڵێم کاگادم پێشێک کە باز لە کوردستان بکەی حتمما دێنە سەر ئەرکی حیزبە سیاسیەکانیش لە سەقزەوە پامێکمان بواتوە پرسیارێکی نردونووسێتی ئایا لێدان لە کۆماری ئیسلامی ئەتوانێت مەودا بە خەڵک بدا کە دژ بە کۆماری ئیسلامی هەڵسن؟ وڵامی ئەو پرسیارە ئەگەر هەلەوە بەڵێ ئەتوانێت هەردووکی بێ بەڕاستی بەڵام ئێمە ئەزانی لێدانی سەربازی لە کۆماری ئیسلامی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان گەگەری ئەوە زۆرترە لاوازیان بکە یعنی لە بەرژەوەندی بزوتنەوە کۆمەڵایەتی خۆجۆشەکان نییە کە هێزی سەربازی بێتە ئاراوە بەسەن شارەکان بردمان بکرێن ناوچە استراتیژیەکانی وەکو پاڵاشگای نەوت و ئەوانە بردمان بکرێ ئەوە پاشەکشێ ئەتوانێت بکە بە خەباتی جەماوەری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەڵام ئەوە شتێکی واقعێکە ئەوەی کە ئێستا بۆ ئێمە هەیە تەناوت نییە واقعنی ئەوەیە کە ئەگە سەر ڕای خواستی ئێمەش شتێکی وهاتە ئاراوە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ئێمەمانە هەربێ خۆمان ئامادە بکەین نابێ ببینە قوربانی ئەو هەلوو مەرجە بۆ نمونە ئەگەر گورزێکی وا بووە شێنرێ هاوکات لەگەڵ زەرێرەکەی ئەتوانێت ئەوەش زەبوونیەکی کۆماری ئیسلامی نیشان دەچکۆ ناتوانێت عەکس عەمەڵێک نیشان بدا لە خۆی و ئەوە توانێت بۆ نمونە وەکەوەی کە لە شەڕی کەنداو ڕوویدا ئەوەی کە لە کێشەکان ناخۆیەکانی سووریە ڕوویدا ئەوەی کە لە کێشە ناخۆیەکانی لیبی ڕوویدا دەوڵەتی ناوەندی لاواز بێ کە لاواز بۆ بزوتنەوە کۆمەڵایەتەکانی سەر هەڵ بدەن ئێمە نابێ غافڵگیر بین لەوەی کە ئەوەش احتمالێکە ئەگەرچی ئێمە تەبیعەتەن هیچ کات خوازیاری هێرشی سەربازی و حەلی ئەم مەسئلە لە ڕووی شەڕی نظامیونی زۆر باشە کاک عادڵ پرسیارێکی ترمان بواتوە هەڵبەت بە فارسی نردوێتی سێتی سلام دەرەم حزورە شما و مهمانی عزیزتان
ئایا جنبش ضد جنگ بر این سیاست نجات پرستانه اشراف دارد و در مبارزات خود برای توقف نسل‌کشی دولت اسرائیل در غزه و احتمال تکرار آن در لبنان خود را مجاز کرده و یا می‌کند؟ بەداخەوە ئێستا بزوتنەوەیەکی جەماوەری لە ئاستی جەهاندا کە معمولە شکڵەگرێ دژی شەڕ شکڵی دەگرتووە. نازانم هۆکارەکەی دەقیق چییە، بەڵام یەکێکی ئەتوانێ ئەوە بێکە شەڕەکە ئەو شەڕێکە ئەکرێ بە شەڕی هێزە ئیسلامیەکانی وەکو حزبڵا و حەماس لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل ناسراوە. ینی دوو هێزی کۆنەپەرست، ئیسرائیل کە دەوڵەتی ئامریکاشی لە پشتە و ئەم هێزە ئیسلامیە کۆنەپەرستانە کە کۆماری ئیسلامی لە پشتە. ئەنی زۆربەی بزوتنەوە پێشکەوت و خوازەکان ئینسانە ئازادی خوازەکان لە ئاستی جیهاندا زۆر بە محافزەکاریەوە چوونەتە پشت شکڵدان بە بزوتنەوەیەکی دژی شەڕ کەەوە جێگای تەئەسفە بەڕاستی، چونکە خودی ملهوڕی دەوڵەتی ئیسرائیل و ئەو جنایەتانەی کە ئەیکات بەڕاستی هیچ جێگەیەکی بۆ ئەوە نەهێشتۆتەوە کە ئەوە خەریکە کۆمەڵکوژی و نەسڵکوژی خەریکە ئەکرێ، بۆیە جێگای خۆی بوو سەرڕاوی کە دەوڵەت هێزە کۆنەپەرستە ئیسلامیەکان ئێستا بەرەنگاری مەیدانیەکە لە دژی دەوڵەتی ئیسلامی کۆماری ئیسلامی لایەنێکی قەزیەکەیە، بەڵام بزوتنەوەیەکی دژی شەڕ دژی هەردوو لایەن هەم ئیسلامیەکان و هەم دەوڵەتی ئیسرائیل شکڵی بگرتایە، بەڵام بە هەردەلی بۆ شێوەی کە پێویستە شکڵی نەگرتووە و زۆرتر ئەو ناڕزایەتیانی کە دەرە بردرێ لەلایەن هێزە ئیسلامیەکانەوە یا سازمانە درێ یا لانەکەم پشتیوانی لێکرێ. بەداخەوە ئەوە هیوادارم هێزی ئازادی خواز بتوانێت ئەو هاوسەنگە بگۆڕدرێ، بەڵام ئەگەر ئەوەش شکڵی نەگرێت، ینی بزوتنەوەیەکی سەرجەمگیری جیهانی دژی شەڕ شکڵی نەگەوە یا شکلی گرت و دەوڵەتی ئیسرائیلی نەتوانی پاشەکشێ پێ بکە، ئێمە لەگەڵ ئەمریکی واقع ڕوبەڕووین ئەویش پرۆژەی شکڵدان بە نەزمی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر حتا بزوتنەوەیەکی دژی شەڕی شکڵ بگرێت. معنای ئەوەیە ئێمە بۆ ئەو سناریۆش هەر خۆمان ئامادە بکەین. شەڕی عێراق چۆن هەر بڕێوە چوو سەرڕاوێک کە بزوتنەوەیەکی جیهانی دژی شەڕی شکڵی گرت بوو، وای ئەو وەختە ژێمە خۆمان بۆ ئامادە بکردایە تا ئەندازەیە کرا تا ئەندازەیەکی نەکرا، بۆ ئەزمونە ئەبێ ئێمە لەسەرەوە حساب نەکەین کە لەوانەیە ماشێنی نەسڵکوژی دەوڵەتی ئیسرائیل بە بزوتنەوەیەکی جدی شەڕ ڕاگیرێ، ئەبێ ئەگەرێکیش بۆ دابنی ڕناگیرێ ئەو پرۆسە ئەڕواتە پێشەوە جنایەت ئەکرێ نەسڵکوژی ئەکرێ و هێزی ئازادی خواز و چەپ ئەبێ لەوێش هەر بتوانێت دەورێکی هەبێت. چۆن نتوانێت دەورە بگێڕێ من نازە لە بەچاوم نییە بەڕاستی ئێستا چونە بەداخەوە بزوتنەوەکە ئەوەندە لاوازە ناکرێ ئێستا پێشبینی بکەیت چی لە دەست دێ، بەڵام ئەبێ غافڵ نەبین نەسرەوین لەوەی کە هەوڵ بدەین بەهێزی بکەین. زۆر باشە کاک عادڵ، دووبارە پرسیارێکی ترمان لە شاری سەقزەوە بواتوە. سێتی سەرەتا سپاسان دەکەین بۆ بەرنامەکەتان و ئێمە دەتوانین ڕاستەوخۆ ڕاوبۆچوونەکانمان بنێرین. زۆر جار ئێمە هەر لەم بەرنمەیەدا ڕەخنەمان گرتووە لە هەموو حیزبەکان. پرسیارم ئەوەیە هێزە کوردستانیەکان بۆچی ئەوەندە پرژ و بڵاون، بۆچی ئەوەندە نایەکگرتوون تایبەتەن ئێستا کە لەگەڵ ئەم قەیرارانە بەرەوڕوو بوو. سێتی چارەنووسی بزوتنەوەی خەڵکی کوردستان چ مەترسێکی لەسرە؟ پرسیارێکی زۆر باشە بەڕاستیەوە. ئێمە ئەگەر بینەران و بۆ خۆشتان کاگەمیر لە بیرتانما بێ لە قسە پێشۆکانە وتمان یەکێک لە ئەگەرەکانەوەیە کە کۆماری ئیسلامی لاواز بێت هەر چۆن بێ ئەو ڕژیمە بێت تەسلیمی ئەمری واقع بێت و ئەمە معنای ئەوەیە ئەو وەهمەی لە دۆری خۆی دروستی کردووە لە ناوخۆ ئەڕوخێ وەهمی دەسەڵاتداربوونی و پرهێزبوونی ئەوانەی دیکە ئاواش بوو بزوتنەوەی ژینا سەر هەڵئەداتەوە کە سەری هەڵداوە کۆماری ئیسلامی ناچار ئەبێ تەمەرکوزی هێزەکەی بکاتە ئەو شوێنانی کە بۆی گرنگە بۆ هێشتنەوەی دەسەڵات و معنایەوەیە ئەڵقە لاوازەکانی ئەپچڕێن. یەکێک لە لاوازترین ئەڵقەکانی کۆماری ئیسلامی ئەڵقەی دەسەڵات کوردستانە، ئەنی بە تاکیدەوە بە لاوازبوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەرەجەکی نازان تا چ دەرەجە لاواز بێ، بەڵام بە لاوازبوونی بزوتنەوە جەماوەریەکان لە کوردستان بزوتنەوەی ژینا سەر هەڵەداوە کۆماری ئیسلامی ناچارە بێ لەوێ وە دەربنرێ یان بۆ خۆی هێزەکەی خۆی بکشێنێتەوە و ماندووی نەکات و بیبا لە شوێنێکی تر
کەڵکی لێ وەربگرێ لە ئاوا حاڵەتێکە بۆشایی دەسەڵات لە کوردستان پێدێت کە بێ پڕ بکرێتەوە نمونەی سووریەمان هەیە نمونەی عێراقشمان هەیە کە چۆن دەوڵەتی ناوەندی لاواز بوون ناوچەکانی کوردستان یان ئەو بەشەکانی کە بە کوردستانەوە ناسراوە لەوێوە هەموو دەسەڵاتەکەی دەسەڵاتی دەوڵەتی ناوەندی هەڵپێچراوە دیارە دەوڵەتی ناوەندیش بۆ خۆی هێزەکەی ئەکشاندەوە چونکە ئەو ناوچانە لە بەراورد لەگەڵ ناوچەکانی تر بۆی زۆر ئستراتێژی نەبوو بە باوەڕی من ئەوە یەکێک لە ئەگەرە هەر بەهێزەکانە کە لە داهاتووی ئێرانە ڕوئەدا کە کوردستان بە هێزی بزوتنەوەی جەماوەری هێزی کۆماری ئیسلامی بۆ دەرئەنێ و کۆماری ئیسلامیش مقاومەت لە خۆی نیشان نادات و هێزەکەی گوازێتەوە بۆ بەشەکانی تر ئێستا ئەوە لەسەر شانی هێزەکانی حزبەکانی کوردستانە کە لە فکری پڕکردنەوەی ئەو بۆشایە بن وەختێکیش ئەڵێم حزبەکانی کوردستان حزب سیاسیەکان مەبەستم ئەوە نیە لە ئێستاوە دانیشن دەسەڵات لە بینی خۆیانە دابەش بکەن بەڵکو ئەو واقعە قبول بکەن بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بەهێز بە ناوی بزوتنەوەی ژینا لەو کۆمەلگا هەیە ئەوە ئەتوانێت کۆماری ئیسلامی ڕاماڵێ لە کوردستان ئەبێ ئەوان تەعهود بدەن و پێک بێن کۆمەلگا بەرئەساسی خواستەکانی ئەو بزوتنەوە پێشکەوت و ئازادی خواز و ئینسان دۆستە فۆرم پێ بدەن معنایەکی عملی ئەوەیە لە بیری ڕکەبەرکایەتی و دابشکردنی دەسەڵات و هەریەکی شارێک بەدەستەوە بگرێت و هەریەکی ناوچەیەک بەدەستەوە بگرێت نەبن لە فکری کێشەی هێز و زۆر ئازمایی هێز نەبن بەڵکو پرۆژەیەکی بەرپرسانەدا بنێن کە ئەو کۆمەلگا بۆ دەورەیەکی گزاریش بوو بێ جۆرە فۆرم بێ بدەن کە دەسەڵاتی جەماوەری بەسەریا زاڵ بێ جەماوەر لە ڕێگەی بزوتنەوەی ژیناوە پتانسیێلی بەدەستەوەگرتنی کۆمەلگای لە خۆی نیشانداوە حزبەکان ئەتوانن دۆر ببینن لە شکڵدان بۆ دەسەڵاتە مە نامانەوە خۆ حزبەکان بچن لەسەر کێو ژیانی سیاسی خۆیان بکەن پێمان خۆشە و حزبانەش ئێمەمانە وەکو کۆمەڵە و ئەژبێت بڕاتەوە لە کۆمەلگاکەی خۆیان دەوری ببێ و سیاسەتەکانی بچەسبێنێ لە کۆمەلگا پرۆژەکانی بباتە پێشەوە بەڵام ئەوە لە فەزا و لە کەشێکی دموکراتیکە ئابێ بەڕێوە بچێت کە هیچ نۆعە دژایەتێکی لەگەڵ خواستەکانی بۆ نمونە بزوتنەوەی ژینادا نەبێ و دەسەڵاتی حزبی ئەبێ جێخۆی بە دەسەڵاتی جەماوەری بدات و لەو چوارچێوەشدا حزبەکان بتوانن دەسەڵاتی خۆیان بسەپێنن یا بسەلمێنن حقانیەتی خۆیان بسەلمێنن بۆ نمونە لە ئێستاوە لە بیری هێنانی چەک بۆ ناوچەکانی بۆ ناو شارەکان نەبن ئەگەرێکی وهاتە پێشەوە ئەوانە ئەو هێزی چەکدار و هێزی پێشمەرگە و هێزی هەرچێک هەیە بنە سەر سنوورەکان دەوڵەتی ناوەندی لەوانەیە وەختە نەڕووخابێ بە احتمالی زۆری نەڕووخاوە ببن ئەو سنوورانەی کرد لە کوردستان لە هێزی دەوڵەتی ناوەندی ئەپارێز لەوێ سەقامگیریان بکەن و جێگیریان بکەن و شار و دێهات و کۆمەلگا مەدەنیەکان ئەوە بهێڵنەوە کە دەسەڵاتێکی مەدەنی بەڕێوەی ببا ئێستا کاتێتی ئەم حزبانە دانیشن و تەرحێکی وا بخەنە بەر باس هەڵ نەگیراوە کاک عادڵ نەخێر ئێستا باسێکی ئەوە لە ئارادا نییە بەداخەوە حزبەکان هیچ نوع گفتوگویەک لەو بارەوە کە ئەگە بۆشاییەکی دەسەڵات دروست بوو چونکە گومان لەوە دانیە کۆماری ئیسلامی لاواز بوو ئەنی ئەوە ڕێگەی گەڕانەوەی نییە لاوازبوونی کۆماری ئیسلامی ینی سەرهەڵدانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان سەرهەڵدانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان ینی لە کوردستان اتفاقاتێک دێتە ئاراوە وە کۆماری ئەمیش ئەولوێتی نییە هێزەکەی بێەوە مادوو بکە کۆمەڵانی خەڵکی نایاڵێن نایانەوێ ئەو دەسەڵاتەڵەوێ بمێنێتەوە دەفەرمونون حزبی سیاسی لە کوردستان پرۆژەی ئیدارەی ئەو کۆمەلگا لە ڕێگەی خودی جەماوەرەوە هەر لە ئێستا بە شێوەیەکی ئاشکرا داڕێژن و لە گفتوگۆکاندا لە بەنامە تەلەڤیزیۆنەکاندا لە وتارەکاندا بڵێن ئەو پرۆژە چۆنە چێتە بەرەوە بە باوەڕی من ئەرکێکی گرنگی شەکەوێتە سەر شانی کۆمەڵە کە مبتەکری ئاوا پرۆژەیە زۆر باشە کاک عادڵ دیارامی کە باستان کرد لە قسە باسەکانیشتاندا بوو ئەگەر کۆماری ئیسلامی بکرێتە ئاوا دۆخێکەوە بڵێن ئەو شۆنە ئیستراتیژیەکانی کە بۆی مهمە مەسەلەن بۆ نمونە ئەو بڵێن شوێنی پاڵاوگا نەوتیەکان و گازیەکان و شاید زۆر خۆی مادوو نەکا بەلای کوردستانەوە ئەو بۆشایی دەسەڵاتی ناوەندی کە خۆتان ئێستا باسی دەکەن کە دەکەوێت ئەرکی دەکەوێتە سەرشانی حیزبە ڕۆژهەڵاتیەکان بەڵام لێرە مەترسیەکی کەشەیە کە هەر بینەرێکیشمان هەرو پرسیارەی هەیە مەترسیەکە چییە
نووسێتی سەڵتەنەت تەڵەبەکان و مجاهدین دوو جەریانی پڕمیدیان و زۆریش پاریان هەیەوە پەیوەندیشیان زۆر قوڵە لە دەرەوەی وڵات. نووسێتی ئایا هیچ کام لەم دوو جەریانە دەتوانن ببنەهۆی مەترسی زیاتر بۆ خەڵکی ئێران و تایبەتەن کوردستان؟ بەڵێ ئەتوانن لە نەبوونی هێزی چەپ و ئازادی خواست. ئەوە مەترسیەکی گرنگە چونکە ئێستا هێزی چەپ و ئازادی خواست لاوازە و هێزی ڕاستی ئفراتی ئەتوانێ ببێتە مەترسیەک. قسەش لەسەرەوە نییە بەڕاستی ئەو هێزانە جەماوەرین یا جەماوەرینی لە زۆر شوێن ئەو هێزانێکی جەماوەری نین بۆ شای دەسەڵات پڕەکەنەوە مەگەر ئیسلامی تۆڕەوەکان لە سووریا هێزی جەماوەری بوون هێزی جەماوەری نەبوو بەڵام کافیە 2000 هێزی چەکدارەتە بێ دەڕەندە بیت و هێرش بکەیتە سەر بزوتنەوە کۆمەڵایەتەکان و ئەوانە سەرکوت بکەیت ناوەندەکانی دەسەڵات بگری دەدەست و چەند هێزی دەرەکی لە پشتەوە بن یعنی بۆ شایی دەسەڵات پڕەکەیتەوە. بۆیە بەڕاستی زۆر جار ئێمە لە هێزی ئازادی خواز و چەپە بیستی نەڵێن بۆ نمونە سەڵتەنە تەڵەبەکان مجاهد جەماوەرینی بۆی هیچنی من پێم وایە جەماوەریش نەبن هەر مەترسی ئەوەی کە ئەوان مەترسی ئەوان کەمەکاتەوە بە هێزبوونی هێزی چەپ و ئازادی خوازە هێزی چەپ و ئازادی خواز تاو بەشی بە کۆمەلگا ئەگەڕێتەوە بە هێزە بەڵام پەراکەندەیە لەژێر سەرکوتا ناتوانێت خۆی منسەجم و ڕێکخراوی خۆی بێ تاو شوێنەی بۆ ئۆپۆزیسیۆنی دەرەوە ئەگەڕێتەوە لاوازە زۆر لاوازە و بەداخیشەوە بە لاوازی خۆی پێی نەبردووە هەندی جارێ تەنانەت ئینکاریشیەکە ئەوە ئێستا کاتیەوە هاتووە کە هێزی چەپ بە تایبەت حزبی چەپ و پێشکەوت و خواست ئینکاری پێگەی لاوازی خۆی نەکات هەوڵ بدا بە هێزی بکە لە جیاتیەوەی کە وەهمێک و شتێکی مەسنوعی لە دەوری هێزی خۆی دروست بکات و بەوە ڕازی بێت و بۆ تەسەلی بدا بەخۆی ئەبێت دەست بەجێ پرۆژەی بۆ بەهێزکردنی خۆی هەبێت کە ئەو بۆ شای دەسەڵاتە پڕکاتەوە کە هێزی ڕاستی ئفراتی وەکو مجاهد و وەکو سەڵتەنە تەڵەبەکان نەتوانن پڕی بکەنەوە ئەوە نەکا سەری بێکڵاو ئەمێنێتەوە ڕەوەندی بەرەو پێشوونی مێژوو و گۆڕانکاریەکان لە حەق و ناحەقەوە ناچێتە بەرەوە ئەوەی کە هێزیە بێت ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی منسەجم پرۆژەکانی خۆی پێگیری بکە ئەگەر حەقانیەتیشی نەبێ ئەگەر زۆر جنایەتکاریش بێ ئەگەر دژی خواسی خەڵکیش بێ ئەتوانێت خۆی داسەپێنی بەسەر خەڵکە مەگەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی حەقانیەتی هەبوو مەگەر مەشروعیەتی کۆمەڵایەتی هەبوو بەڵام سەرەڕایەوە توانی چونکە منسەجم بوو سازمانی هەبوو دەسەڵات بگرێتە 45 ساڵیشە بە زەبری سەرکوت و زۆر شتیتر دەسەڵاتی هێشتەوە نابێ هێزی ئازادی خواز و چەپ غافڵ بێ لەو واقعیەتە تا شوێنەی بە کوردستانیش ئەگەڕێتەوە هاوکات لەوەی کە حزبە سیاسیەکان بە سەرجەم سەرەڕای جیاوازی بیرۆڕابێک پرۆژەیەکی وایان هەبێ حزبی چەپ و ڕادیکاڵ هێزی چەپ و ڕادیکاڵیش ئەبێ پرۆژەی سەر بەخۆی هەبێ ینی ئەوە کە من زۆرتر بە مەبەست و کۆمەڵەیە کۆمەڵە ناتوانێت پێگەیەکی بەهێزی هەبێ لە بەرابەر لایەنەکانی تر و ناشتوانێت پرۆژەکانی هاوکات لەگەڵ حزبەکانی تر بێتە پێشەوە ئەگەر بۆ خۆی دارای پێگەیەکی بەهێز نەبێت یەکێک لە شاخصە هەرە گرنگەکانی پێگەی بەهێزیش هێزی ئینسانیە ئەوە یەکێک لە هەرە ئەرکە گرنگەکانی ئێستای کۆمەڵە ئەوەیە هێزی ئینسانی خۆی ئەبێ بەرفراوان پتر بکە کە لە پتانسیل و توانایی ئێستا بەرخوردار بێ دارای دانش بێ دارای کەڵوەرگرتن لە فەناوەریهای ئەمڕۆژی بێ هێزی بە باوەڕ بێ بە ڕێبازی کۆمەڵە ئەوە نەکات تەبیعەتەن پرۆژەکانیشی لەوانەیە بە دشواری بڕاتە پێش. زۆر باشە هاوڕێ عادڵ ئێوە وەکو ئەزمون باستان لە وڵاتی عێراق و بڵین سووریەش کرد کە ئەوان کەوتنە ئاوا دۆخێکەوە کە کۆماری ئیسلامی ئێستا بەرەو ڕوویەتی و زۆر خۆیان ماندوو نەکرد بە بەشی کوردستانەوە شۆنە ئیستراتیژیەکانیان زیاتر ئەهەمیەت پێدا بەڵام ئەلبەت لێرە پرسیارێک بینەرێک نردوێتی نووسێتی پرسیاریش نییە نووسێتی هیوادارم باشوور ببێتە ئەزمون بۆ هەموو حیزبە ڕۆژهەڵاتیەکان لێرە لێک پرسیار دەکەم ئەم وەزیەتەی ئێستای باشوور چەندە ئێمە کو ئەزمون دەتوانین چاوی لێ بکەین و ئەو دۆخی کە ئێستا ئەوان تێیدان لەوێ دووپات نەبێتەوە نیگەرانی خودی زۆر خەڵکیشە لە کوردستان بە باوەڕی من وەکو چۆن منداڵێک لە شەبەحی ئەترسێنی ئاوا ئەبێ کۆمەڵانی خەڵک
و حزب سیاسیەکانیش لە دەسەڵاتێکی حزبی بە شێوەی باشوور بترسێت. یعنی ئەوەندە توانێت زەرمەند بێ بە حاڵی ئەو کۆمەلگا کە حەد و حسابی نییە. بۆیە هەر لە سەرەتای قسەکانە یا لە قسە پێشوەکانە عەزم کردی کە هەر لە ئێستاوە حزب سیاسیەکانە بێ گفتوگۆ بە یەکەوە بکەن و تەعهود بدەن ئەو چەشنە لە دەسەڵاتی حزبی لە دوا ڕۆژی ڕۆژهەڵاتی کوردستان شکل پێ نەدەن. ئەوە هەموو اعتباری چەندین ساڵەی خەواتی ئەو حزبانە وێرانەکە بزوتنەوەی بەرحەقی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە چاوی کۆمەلگای نێودەتەوەی بێ ئەرزشەکات و بۆ چەندین ساڵ ئەتوانێ ئەو خواستانەی کە ئێستا بەدیبێن و دوا بخە. جا بۆیە حزب هەر دەتوانێت دەور بگێڕێ. من جزوی ئەو کەسانە نیم کە بڵم حزب دەوری نەماوە. حزب دەوری ماوە بەڵام دەورەکەی گۆڕدراوە. ئەبێ ئەو واقعە قبول بکەن بە دابەشکردنی کۆمەلگای کوردستان ئەگەر ئەوەی لە زێهنیانە هەیە بە دابەشکردنی کۆمەلگای کوردستان بە بەکارهێنانی هێزی سەربازی هەرکەس هێزێکی کۆماندۆ و نازانم شتی لەو نوع لە دەوری خۆی کۆ بکاتەوە بە حزبایەتیەکی تەکفەردی و بنەماڵەی بە مەرجعیەتی پیرۆز و مقەدسکردنی حزب و ڕێبازەکەی کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی پێشخۆدوو و خۆشفکر چەندین نەسلی ئازادی خوازی جوان کە ئێستا هاتوون لەگەڵ دنیای پێشکەوت و خۆیان گونجاندووە ئەوانە لەگەڵ شکست ڕوبەڕوو نەکەن. بەتایبەت ئەو ئەوانەی کە تا ئەو حزبانەیان تا ئێستا ڕاگرتووە کاری باشیان کردو بۆ حزبەکەی خۆیان بۆ ڕێبازی هەریەک بۆ حزبی خۆی دەستیان خۆش بێ بێ ئەرزشیان لە دوا ڕۆژی ئازادی کوردستانە بزاندرێ بەڵام تەنانەت حزبەکانیشیانە بێت تەحویلی کۆمەڵانی خەڵک بدرێ. ئەنی ئێمەمانت کە ڕۆشتنەوە حزبەکانمان ئیلزامی ئەوە نییە کە بۆ خۆمان دووبارە ببینە سەرکردەیان و ببینە ساحەبی پێگەی دەوڵەتی و ئەو شتانێکە لە باشوور ڕوویدا. هیوادارم ئەو ئەزمونە لە لای ئێمە دووپات نەبێت. زۆر باشە کاک عادڵ هەڵبەت منیش پرسیارم هەبوو لە مەردە بەڵام بینەرێکیش هەرم بەحسەی کردووە تێتی میانی بەڕێستان باسی لە بزوتنەوەی ژینا کرد. دیارە بزوتنەوەی ژینا ئێستاش بە شێوەی جۆراوجۆر هەر بەردەوامەوە کۆماری ئیسلامیش ترسی ئەسلی لەسەر ئەم بزوتنەوەیە. بەڵام سوێتی ئایا بزوتنەوەی ژینا دەتوانێت وڵام دەرەوەی هەلومەرجی چاوەڕوان نەکراو ئەو ئەگەرانەی کە میوانی بەڕێستان باسی کردو بێت؟ بەعزان ئەتوانێت بەعزان ناتوانێت. بزوتنەوەی ژینا ئێستا خەریکە پرۆسەی بلوغی خۆی تێیەکە. هێشتا بە بەرزترین ئاستی بە ئیستیلاح تەکامل نەگەشتووە. هێشتا خەریکە بە ئەزمون و بە خەتا فێرە بێ کە چۆن لەگەڵ هەلومەرجەکە هەڵ بکات. بەڵام پتانسیەلی ئەوەی لە خۆی نیشانداوە کە بەهێزترین بزوتنەوەیە کە تا ئێستا مێژووی ئێران و کوردستان بەخۆیەوە دیتووە بۆ ئیدارەی کۆمەڵگاش تەنها نەبۆ ڕوخانی کۆماری ئیسلامی. بۆ نمونە پێشتر باسمان لە شێوەی دەسەڵات کرد. بە باوەڕی من بزوتنەوەی ژینا ئەوەی لە خۆی نیشانداوە کە دەسەڵاتی کلاسیک بۆ نمونە قبول ناکە. مەرجعیەتێک بێت ناوی حزبە ناوی سەرۆکە ناوی هەر شتێکەیە بێ و ئەوە ببێتە وەکیلی خەڵکو و بۆ ساڵهای ساڵ بە شعاردان و بە عەرزی خزمەت بکەم بە دروستکردنی وەهمی ناسنامەی نەتەوەیی یا هەر ناسنامەیەکی تر خواستی کۆمەڵانی خەڵک بۆ ژیانێکی باشتر بۆ دوا بخات پرۆسەی بەدیهێنانی ژیانێکی باشتر. دەسەڵات دەبێت دەسەڵاتێکی کراوە بێ بەرفراوان بێ بەرفراوان بێ قشر و توێژی چەساوی تا ئەو کاتی کۆمەلگا لە خۆ بگرێ بە ئاسانی جێگورکەی پێ بکرێ. دەسەڵات بۆ ئیدارەیە دەسەڵات بۆ شکۆ بەخشین بە خۆ شکۆ بەخشین بە مێژوو شکۆ بەخشین بە بنەماڵا شکۆ بەخشین بە حزب نییە یا بە ئیدۆلۆژی نییە بۆ ئەوەی کە نمونە بێنم مەدرسە هەبێ نەخۆشخانە هەبێ ڕێگەوبان دروست بکرێ کار هەلیکار و شغل بۆ خەڵک دروست بێ. دەسەڵات یانی ئەو هەموو شتەکانی ترکە زۆرتر لە حەول و حەوشی عاتفە و لە حەول و حەوشی چۆن بڵێن وەهمی ڕووبە داهاتوویەکی نادیار دروست ئەبێت و هەموو شتی حواڵەی ئەوە کرێکە لە داهاتوویەکی نادیار باشترە بێ. ئەوانە لەو بزوتنەوەی ژینا کە تا ئێستا ئێمە ئەیناسین جێگەیەکی ئەو تۆیان نییە. بۆیە ئەگەر بزوتنەوەی ژینا
لاواز نەکرێ سچ بە هێرشێکی سەربازی زلهێزانە بە نوعی دەسەڵاتدارەتی بەجێی حزبی سیاسیە یا شتێکی تر ئەوانە نەبێ من زۆر ئومێدەوارم کە خۆشببینم کە بزوتنەوەی ژینا لە پرۆسەی تەکاملی خۆیدا بەڵێ بتوانێت بۆشایی دەسەڵات پڕ بکاتەوە. ئەلبەتە لەو پڕکردنەوەی بۆشایی دەسەڵاتە حزبەکانی ڕۆڵی خۆیان هەیە، بەڵام ئەوە کۆمەلگای مەدەنی و کۆمەڵانی خەڵک و جەماوەرن کە چارەنووسی دەسەڵات ڕقم لێدەن. زۆر باشە. هەڵبەت ئەمە کەمترین داواکاری خەڵک لە کوردستانە کە حدیقە لەسەر خاڵی هاوبەش ئەم هاودەنگیە ئەو لە بینی حیزبەکانی ڕۆژهەڵات پێک بێت. کاک عادڵ هەڵبەت ماوەی بەرنامەکەمان کەمیشە، پرسیارێکی نادووە هەڵبەت داوای لێبوردن دەکەم لە چوارچێوەی ئەم باسەماندانیە زۆر ببورن. کاک عادڵ من نازم ئەگەر شتێک ماوە کە من نەمپرسی بێت و ئێوە پێتان باش بێت باسی لێ بکەن فەرموو. نەخێ کاگەمیگیان زۆر سوپاس، هەر تاکید لەسەرەوە کەم ئێستا ئێمە لە دەورەیەکی گوزار یا دەورەی انتقال بەسەرەبین. کۆماری ئیسلامی پرۆسەی لاوازبوونی زۆر بە توندی خەریکە تێ ئەپەڕێنێ. من هیوادارم هێزی چەپ و ئازادی خواز ئەو هەلە ببینێ، ئەو گۆڕانکاریە زۆر بنەڕەتیانە کە زۆر بە توندی ئەڕۆنە پێشەوە ببینێ و غافڵگیر نەبن لەوەی کە ئێستا کاتیەتی کە پێگەی خۆیان بەهێز بکەن، ئێستا کاتیەتی سەر و سامان بە سازمان و ڕێکخرا و بزوتنەوە پێشکەوت و خوازەکان بدرێ لە دوا ڕۆژە لەوانەیە درەنگ. زۆر باشە، زۆر زۆر سپاس دەکەین هاوڕێ عادڵ ئەلیاسیان دامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆەوەی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەشدار بوویت. زۆر سپاس بێوەش. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بەم جۆرەش گەشتینە کۆتایی ئەم بەرنامە شیوادارین کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگر بێت. تا بەرنامەیەکی ڕاستەوخۆی تر هەر بژین بە شادی کامەرانی. ولا بنمشي نعني كل رابونا
ئازانێ بژین بۆ نیشتمانێ بژین بۆ کوردستان زلال بارانی جنی هرمان و جوانی تۆهی وای نیشتمانی پێشەنگی خەباتمانی هاوار دەکەن بۆ یەکسانی یا مەرێک یا ئازادی یا مەرێک یا ئازادی یا مەرێک یا ئازادی وەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ڕۆژهەڵاتم خرۆشاوە و وەتەمبی دوژمنانەکە لەبەر خۆدان بەردەوامە و ڕۆژی ڕوونیان تاریکەکە بەخۆکەی بیستم کارن تویان نەمێنێ لە ئێرانە بە یەکجاری بیری کۆنیان بسرێتەوە